بیسەرە خۆشەویستەکانی ڕادیۆی ملی گەڕیان بینەرانی ئازیزی کەناڵی ملی گەڕیان بینەرە خۆشەویستەکانی پیجی ڕادیۆی ملی گەڕیان شەوتان باش سڵاوتان لێبێ هیوادارم هەموو کات و ساتێکتان پڕ بێ لە خۆشی و شادی و ڕووناکی ژیان ئەم شەویش لە کەناڵی ملی گەڕیانەوە جارێکی تر هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویست بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی تر لە بەرنامەی بێدارانی شەو بەرنامەکەی خۆتان بەو هیوایە کە ئەم شەویش بتوانین کاتساتێکی خۆش و باش وە پرسوود لەگەڵ ئێوەیە بەسەر بەرین لەگەڵ هاوکارانم کاکدابان لە بەشی کۆنتترۆل و هەروەها جعفەر جەلالی لە پشتی کامێرا کە ڕاستەوخۆ وێنەکانمان بۆ دەگوازێتەوە لە خزمەت ئێوەی خۆشەویست لاین و بەردەوامین لەسەر پێشکەشکردنی ئەم هەڵقێش لە بەرنامەی بێدارانی شەو ئازیزان ڕاستەوخۆ دیسان دەمەوێت سپاسی ئەو خۆشەویستانە بکەم کە بەردەوام لەگەڵمانن بە لایک و کۆمنت بە شێرکردنی بەرنامەکانمان پاڵپشتی بەرنامەکانن بە تایبەتی بەرنامەی بێدارانی شەو و خۆشەویستانەی کە لە ڕێگەی مەسجەوە بەسەرهاتمان بۆ ئەنێرن و ڕێنوێنیمان دەکەن کە چۆن بەرنامەکان جوانتر بێ سپاستانەکەم گەورە ئەبین بەڕخنەکان بە پێشنیارەکانتان ئەم هەیە بچم بۆ باسی ئەم شومان ئازیزان لە هەڵقەی ڕابردووی بەرنامەی بێدارانی شەودا باسمان لە ڕۆڵی سۆسیال میدیا کرد و خراپ بەکارهێنانی لەلایەن خۆشەویستان و هاوڵاتی ئازیزەکانمان هیوادارین کە ئەوە نەمێنێ بەڵام زۆر شتی تری شەیە کە دەبێتە هۆکاری هەڵۆشانی ژیانی ئەموو ئەو ژیانی هاوڵاتیەکانمان کە ئێمە دەمانهەوێت یەکێک بیان خێنە ڕوو بۆی خۆشەویستانمان وریابن تووشی هەندێک لەو داوانە نەبن کە بۆیان دانراوە بەداخەوە تەنیا سۆسیال میدیا نییە کە ئەچێتە ناو ژیانی خەڵکەوە و ژیانی خەڵک وێران دەکات ئێستا شتێکی تازە دیاردەیەکی تازە لە کوردستان لە شارەکاندا ڕووی داوە کە زۆر بەداخەوە تا ئێستا چەندین نمونە لەو شێوازەی کە بۆتان باز دەکەم بەسەر هاوڵاتیەکانمان داهاتووە ئەو دیاردە دزێوە ئەوەیە لە ناو شارەکاندا هەندێک گروپ پەیدا بوو گروپ واتە پێکاتووە لە چەند ژن و پیاوێک یا لە چەند ژن و چەند پیاو کە پیاوی خەڵک کوڕی خەڵک ئەخەنە داوەکەوە و لەلایەن ئافرەتێکەوە وای لێکەن عاشقی ئافرەتەکە بێ و دوای ئەوە کۆمەڵێک وێنە و تەسویری وتوێژی نێوان خۆیانیان تۆمار دەکەن و پاشان لەو ڕێگەیەوە تهدیدی ئەەکەن بۆی ئەگەر مەبلەغێ پارە وەرنەگیرێ ئەو وێنە و تەسویرانە بڵاو دەکرێتەوە هاوڕێکی ئازیزم باز لە بەسەرهاتی هاوڕێکی خۆیەکە دیارە ئەوی کە بوو بۆ منی باس کردووە ئەگەڕێتەوە بۆ نزیکەی ساڵێک لەمەوبەر بەداخەوە ئەو خۆشەویستە دەڵێ هاوڕێکەم خاوەنی ژنێک و دوو منداڵ بوو ژیانێکی زۆر خۆشیانە بوو دیارە بە خۆشەویستی زەواجیان کردبوو یا هاوسەرگیریان پێکێنا بوو بەڵام دوای ماوەیەکی زۆر کە دوو مناڵیان هەبوو داوی ئەکەوێتە داوی یەکێک لەو ژنانە کە لەو گروپانەدایە ئەو ژنە وا لە هاوڕەکەیەکە کە خۆشەویستێکی یەکجار زۆر بێتە نێوانیانەوە خۆشەویستێکی یەکجار زۆر دێتە نێوانی ئەو ژنەی کە لەو گروپەدایە و ئەو پیاوەی کە هاوڕێی ئەو خۆشەویستەمانە گوێگری بەرنامەکەمانە ئەڵێ بە جۆرێک عاشقی ببوو تەنانەت جاری وا بوو ماڵ و مناڵەکەشی لەبیر دەچەوە نازانم ئەو ژنە چی بەسەرهێنا بوو ماوەی زیاتر لە 6 مانگ لەگەڵ ئەو ژنەیە هەڵس و کەوتی دەکرد و هاتچۆیە کرد ڕاستەکەی بڵم من جارێک پێکەوە بینی من بانگی هاوڕەکەی خۆم گوت و تم هاوڕێجان ئەوەی کە تۆ دەیکەی ڕاز نییە یەکەمیان تۆ خاوەنی ژن و دوو مناڵی دووهەمیان ئەو ئافرەتەی کە من بینیم بەڕاستی شیاوی تۆ نییە و کەسێکی گونجاو نییە پێم ناخۆشە لەگەڵ ئەو جۆرە کەسانە هەڵسوکەوت دەکەی بەڵام هاوڕەکەم وەڵامێکی خراپی دامەوە پێیوتم تۆ زۆر هەڵەی من ئەو ئافرەتەم خۆش دەوێت ڕاستە ژنێک و دوو مناڵم هەیە بەڵام لەگەڵ ئەو ژنەیە دەمەوێت ژیانی هاوسەری پێک بهێنم واتە بیکەم بە ژنی دووهەمم زۆر هەوڵم لەگەڵدا بەڵام ئەو سوور بوو لەسەر ئەوەی لەگەڵ ئەو کەسەیە ژیانی هاوسەری پێک بهێنێن دیارە ئەو کەسەش وعدی ئەوی پێدا بوو کە هاوسەرگیری لەگەڵ بکە چەند مانگێک بەسەر قسەکانی ئێمەدا تێپەڕی ڕۆژێکیان هاوڕێکەم بە پەلە خۆی گیاندە لای من وتی فریام بکەوە وتم چی بووە چی ڕوویاوە وتی ئەوەی تۆ وتت هەمووی بوو بەڕاست وتم چی وتووە چی بوو بەڕاست
من هەربیرم چووەوە کە باس لەو ئافرەتە دەکات. وتی ڕاستەکەی من چەند جارێک لەگەڵ ئەو خۆشەویستەمدا چوون بۆ ماڵیان، پێکەوە هەزار شوێن چوین، کافتریا چوین، ئەم لاولا چوین، پێکەوە سەفەرمان کرد بۆ هەولێر، پێکەوە سەفەرمان کرد بۆ چەند شاری دیکە. خۆشەویستێکی زۆر لە نێوانمان بوو، بەڵام ئەم جارەی ئەخیریان من نەمزانی داویان بۆ دانابوو. پێم وت داوی چی ڕوویاوە. وتی کاتێک کە چوومە ماڵیان بەخوای گەورە دانیشت بووین، هیچ شتێکی غەڵەت لە نێوانماندا ڕووی نەدا، بەڵام لە بیدایەتی چوونە ژوورەوەمەوە هەتا هەستاوم هەمووی تەسویر کراوە. وێنەی جۆرا و جۆرم گیراوە لە شوێنێکە کە خۆشم نازانم کێ گرتوویتی و کێی لە ژوورێ داناوە کە ئەو کارە بکە. ئێوتم باشە ئەگەر شتێکی غەڵەتت نەکردووە لەگەڵیا بۆچی ئەترسی؟ پێوتم دوای ئەوەی تەلەفۆنی بۆ کردم و زۆر قسەی سارد و سووکی پێوتم، پێوتم وێنەکانت بڵاوەکەمەوە، ئینێرم بۆ باوکت، بۆ براکانت، بۆ هاوسەرەکەت. زۆر لەبەری پاڕامەوە وتم من و تۆ یەکترمان خۆشەویست، من و تۆ وامان داناوە و پێکەوە ژیانی هاوسەرگیری پێک بهێنین، تۆ چۆن ئەو شتانە لەگەڵ من دەکەی؟ پێم وت باشە تۆ دڵنیای ئەم تەسویرانە کراوە، دڵنیای ئەم ڕسمانە گیراوە؟ وتی بەڵێ، چەندانەیەکی بۆ خۆم ناردەوە، زۆرە ترسم ئەمە بکەوێتە لای دایکم، لای باوکم، لای براکانم یان لای هاوسەرەکەم، چۆن ژیانم هەڵدەوەشێ، ژیانم چۆن لەبەر یەک هەڵدەوەشێ و چۆن هاوسەرەکەم جارێکی تر متمانەم پێکا و لەگەڵم ژیانە باتە سەر، فریام کەوە چی بکەم؟ وتم لە بەرامبەر ئەو کاریدا کە لەگەڵ تۆ کردویتی چی دەوێ؟ لە هاوسەرگیری زۆرتر هەیە؟ وتی نەخێر، هاوسەرگیری نییە، ئەوە تەنیا داوێک بوو بۆ من دانرابوو، ئەوان چەند ژنێکن لەگەڵ چەند پیاوێکە، داواکە بۆیە کە ئەم وێنانەی من بگیرێ و داوای پارەم لێ بکەن. ئێستا داوای پارەم لێکەن، ئەڵێ 2 دەفتەر دۆلارمان دەوێ هەتا وێنەکانت بسڕینەوە. من 2 دەفتەر دۆلار لەکوێ بێنم؟ پێم وت براکەم من زوو پێم وتی، بەڵام تۆ بەگوێی منت نەکرد. ئێستا ئەگەر پێت خۆش بێ ژمارە تەلەفۆنەکەی بدە بە من، بامە قسەی لەگەڵا بکەم. بەرحاڵ هەر بە تەلەفۆنی خۆی تەلەفۆنی بۆ ئافرەتە کرد و دای بە من قسم لەگەڵا کرد. وتی من تۆ ناناسم، ناشم هەیە لەگەڵ هیچ کەسێکا قسە بکەم، بی دەرەوە بەخۆی. زۆر هێنام بردم بە خاتر و خوایشت ڕازی بوو کە قسەم لەگەڵکە. وتم ئێوە کارێکی واتان کرد، تۆ قەرار بوو هاوسەرگیری لەگەڵ ئەو هاوڕێی مندا پێک بێنی، بەڵام خیانەتت لە عاشقەکەی ئەو کرد، ئەو تۆی زۆر خۆشەویست، بۆ وات لێ کرد. لە وەڵامدا پێی وتم ئەو کەسانە حەقی خۆیانە وایان لێبێ، ئەمە ئەگەر ژن و منداڵی هەیە بۆ دوای ئافرەتی خەڵکی کاکەوێت. منیش ئێستا وێنەکانم لایە، هەمووی لەسەر میمۆریەکە، ئەگەر بێت و ئەوەی داوام کردووە بۆم نەهێنێ بە دڵنیایەوە من هەمووی بڵاو دەکەمەوە. پێم وت باشە ئەو مەبلەغەی تۆ داوات کردو زۆر زۆرە، ئەو کوڕە نیەتی. وتی کەیفی خۆیەتی، نیەتی ژیانی هەڵدەوەشێ، بە هەزار بێنە و بەردە و قسە و ئەملا ئەولا وام لێ کرد تا بە دەفتەرنوویەک ڕازی بێ، بەڵام دیسان ئەم پارەیە زۆر بوو، لە پێناو چیدا ئەبێ ئەو پارەیە بدرێ، لە پێناو کەم عەقڵی هاوڕێکەمە. تازە هاوڕێکەم مەجبور بوو یا دەبوو ڕازی بێ بەوەی وێنەکان بڵاو بێتەوە بگاتە بنەماڵەکەی و خێزانەکەی، یان دەبوو ئەو پارە بدرێ. خۆ ئەگەر لای یاساشەوە شکاتی لێکردبایە دیسان شتەکە ئاشکرا دەبوو، ژیانی لەوە خراپتر دەبوو. ناچار بڕیاریدا کە هەر جۆرێک بێ ئەو پارەیە پەیدا بکە و بیدا بۆ کەسانە و میمۆری یان فلیمەکان یان سوورەکانیان لێوەربێتەوە. بڕێ پارە لە خۆی و بڕێ پارە لە من و بڕێ لە قەرز و ئەملا ئەولا پارەکەی کۆ کردەوە، بەڵام من ئاوە بە ئاسانی ئەو پارە تەسلیم ناکەم. موعیدمان لەگەڵ دانان لە شوێنێک بۆی بێن بۆ ئەوێ، بەڵام کاتێک کە هاتن تەنیا و ئافرەتە بە تەنیا هات، بەڵام هەستم پێکرد چەند کەسێکی تر، چەند ژن و پیاوێکی تر لە دەوروبەرمان لەناو پارکەکەیان مراقبەمانەکەن، چاودێریان خستۆتە سەرمان نەکو شتێکی هەڵە بکەین یان بەگرتیان بدەین. چوومە پێشەوە قسەم لەگەڵ کرد، دیارە دەفتەرنوویەکەم پێ بوو، بەڵام 50 ڕقیم بەجیا دانابوو، دەفتەرێک بەجیا. وتم هیچ نەبێ بە
محاولە بکەم ئەو پەنجاوەقەی نەدەمێ زۆر قسەم لەگەڵ کرد هێنام بردم بەڵام ئەو وتی هەر ئەوەی قرارمان لەسەری بووە ئەوەم ئەوێ پێم وت باشە میمۆرێکە کووە وتی میمۆرێکە لای خۆمە کەی پارەکەتاندا پێم ئەو کاتا من میمۆرەکەتان تەسلیم بکەم ناچار بووین من پارەکەم دەرکرد و ئەمە هەویست بیدەم پێی هاوڕێکەم وتی بوەستە تۆ پارەکە و بینی با ئێمەش میمۆرەکە ببینین بەچی دیارە فێڵمان لێ ناکەین لە وڵامدا وتی مەترسە فێڵتان لێ ناکەم ئەگەر فێڵم لێکردبیان بۆ شێوازە نەداهاتم بۆ ئێرە ئەو فێڵەی کە کردومە بەسە دەفتەر و $9 دەستکەوتووە دیتر پێویست ناکە هیچ شتێکی تۆ لای من بێ لەبەڕی بۆ من نابێت بە پارە نەئەبێت بە هیچ شتێک قەنەعەتی پێکرد ئێمە پارەکەماندایە دەست و ئەویش پێشەوەی میمۆرەکەمان بداتێ لە دوورەوە دەستی بۆ کەسێک هەڵبڕی کە دەمامکی کردبوو هات پارەکەی برد و خێرا لەوێ دوورکەوتەوە و میمۆرەکەی دا بە ئێمە و هەستا ڕۆیشت بۆ شێوازە میمۆرەکەمان لێوەدوتەوە بەڵێ کاتێ لە ماڵێ تاقیمان کردەوە هەموو ئەو وێنە و هەموو وتوێژەکانی تەلەفۆنی و هەموو تەسویرەکانی کە لە ماڵیا کرابوو بە هەر شێوازێک بێ لە ناو میمۆرەکەدا خەزم کرابوو من میمۆرەکەم شکاند وتم با لە گیرفانی هاوڕێکەمدا نەبێ و نەکوو لە ماڵەوە کێشەیەکی بۆ دروست بێ یا کەسێک ببینێ بە خۆشحاڵیەوە بنەماڵەکەی نەیانزانی خێزانەکەشی نەیزانی هەتا ماوەی چەند مانگێکیش ئێمە لەوە ترساین کە جارێکی تر ئەم ئافرەتانە لە ڕێگەی ئەم ڤیددیویانە ئەو وێنانە بیان هەوێت جارێکی تر پارەی لێبستێن بیان هەوێت جارێکی تر بە کوردەکەی خۆمان سەرانەی لێبستێن بەڵام بە خۆشحاڵیەوە ئەوانیش دیتر وازیان لەو کارە هێنا پارەکەی خۆیان وەرگرت و ئیتر کەسمان لەم شارە نەمان بینیەوە ئازیزانم ئەو گروپانەی کە بەو شێوازە لە شارەکان پەیدا بوون کەسانێکی وا دامایی وەکو هاوڕێکەی من ئەخەنە ژێر کۆنتترۆلی خۆیان بزانە چ تەماحێکیانەکەنێ چ خۆشێکیان پێبەخشن کە بۆ شێوازە لە ماڵ و مناڵی خۆیان دوورەکەونەوە ڕوەکەنەوەن ڕوەکەنە ئەو کەسە ساختە چیانە ئەو گروپە درۆزنانە ئەو گروپانەی کە بۆ شێوازە پارە لە پیاوی خەڵک بکێشنەوە زۆر بەداخەوە بەسرهاتی ئەو هاوڕێیە بەو شێوازە بوو ئەڵێ تاکە شتێک کە لە ژیانی ئەودا ڕوویدا و زۆر ناخۆشە بووی هەموو کە سوکاری زانیانە کە ئەم قەرزارە ئەزانن کە پارەی منیشی لایە هەمولیان هەڵپێچاوە دەڵێن ئەبێ بزانین تۆ ئەو پارەی و چی لێ کردووە بۆچی قەرزت کردەوە و لەکوێ سەرفت کردووە زۆر جاشتی خراپی پێڵێن وا دەزانن فێری قومار بووە هەرچەند سوێند و قورعانە خوارڵێ بڵی قمارم نەکردووە قمار ناکەم بەڵام قەرزار بووم ژیانە پێویستی بە پارەیە بەڵام ئەوان بڕوایم بەوە نیە و پێیان وایە کە ئەو پارەیە لە ڕێگەیەکی ترەوە سرف کراوە خەرج کراوە ئەم کۆسپە لە بەردەمی لە ژیانیدا دروست بووە بە هەر جۆرێک بێ تا ئێستا ڕامان گرتو و پینەمان کردووە بەشک مردە و بتوانم هاوکاری بکەم و قەرزەکانی لەگەڵا بدەمەوە خۆشەویستانی کەناڵی میلی گەڕیان سپاسی ئەو هاوڕێیە دەکەم کە ئەوی بۆ ناردم لەبەرەوەی بەڕاستی ئەمە دەبێ بخرێتە بەرچاو و پیاوانی وڵاتەکەمان ئاگادار بکرێتەوە کە ئەم جۆرەشتانە لە کوردستاندا زۆر بڵاو بۆتەوە کوڕان ئاگادارکەینەوە کە نەکەونە داوی ئەو جۆرە خۆشەویستێ ساختانە سوپاسی دەکەم کە ئەمەی بۆ ناردم و سوپاسی ئەوەش دەکەم کە گوێگری بەرنامەی بێدارانی شەو و بینەری بەرنامەی بێدارانی شەون منیش ئەزانم ماوەیەکی زۆرە ئەم شتە لە کوردستانەکەماندا پەرەی پێدرا
بەڵکو پێشکەشکەم باوشێکی گۆڵ لەگەڵ دەنجی نەخەمەی بۆی بۆی هەموو ڕۆژانێکی دووشەمان و چوارشەمان کاتژمێر 10:30 و چاوەڕوانی تۆم ڕادیۆی گەڕیانجان گەرجۆ بیستی ئیدریس جەعفەر نەبم ئیتر من بۆ چیمە ژیان بەرنامەکانت هەموو ئەکەم بەخۆندراوە چونکە وشەکانی لە ناو دڵی مندا چەسپاوە بەدەنجی کاک ئیدریس زۆر شادمانم شادی ئەبەخشێ بۆ کوردستانم یاخوا ڕادیۆی گەڕیانجان بمێنی بۆمان ئەم چەپکە گوڵەش قبولکەی لێمان ڕادیۆی گەڕیانجان ئەوەی تۆی نەوێ زۆر بێوەفایە ئەوەی تۆی نەوێ زۆر بێوەفایە ئەم شەوە و تێگڕای شەوەکانت پڕ بێ لە خۆشی و کامەرانی کاک ئیدریس کاک مۆئێدجان زۆر سپاس بۆ تۆ هەموو کاتساتەکانی تۆ شەرواف ڕبێ لە خۆشی و کامەرانی دەست خۆش سپاس دەکەم زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتن و تەمەندرێژیت بۆ خوازم هیوادارم هەر لە سەرکەوتوانی زۆر سپاس کاکە مۆئێد کاک ئیدریس جان بەڵێ ڕاستە ئەو جاردەیە نەک لە کوردستان لە هەموو عێراقا ئەو جاردەیە ئێستا باوە من چەند هاوڕێیەکی خۆم هەیە تووشی ئەو شتە ئەبن پێیان ئەڵێم ڕێنماییان ئەەکەم براگیان کورە براکانم ئەم شتە دوایی بەس ئەوەنە تێنەکەوی کە تێکەوتی ئیتر ئیسیفادەی نییە دەست خۆت ماسکەی لە یەکێکیکە باشترا من بەس ئەوەنە ئەڵێم دەست خۆت ماسکەی لە یەکێکیکە باشترا و بەڕێز و سپاس و احترامەوە کەژوازی لە برای بەرز و بەڕێزم کاکە ڕائیدی نامەکاوەی جەلیل ئاغا ئەەکەم کە لە ئەڵمانیاوە پەیوەندی پێوە کردن و هاتە ناو گروپی دەستەگوڵەکەی کەرکووک و بە هەموو شێوەیە پشتیوانمانە و ئێستا دەستەگوڵەکەی کەرکووک پێک هاتووە لەم چوار بەڕێزە بەندەی برابچووتان مستەفا شێخ مستەفا شێخ تەڵعەت و کاکە ڕائیدی مامەکاوەی جەلیل ئاغا و ئێمە باوشمان گرتوۆتەوە وەکو چەپکە گوڵەکەی کەرکووک باوشمان گرتوۆتەوە بۆ هەموو هاوڕێیەک کەوا بێتە لامان و پشتیوانیمان بکە و بەڵکو بتوانین سەرکەوین بەڵام بە مەرجێک ئەو کەسێکەوە دێتە ناو گروپەکەمانەوە ئەبێ بەند سوال سرتەرەیە تێ بپەڕێ ئەمجا بزانین بەگەنی ئەەکەین یاخود بەگەنی ناکەین ئەمجا پێخۆشحاڵێ و پێشوازی ئەەکەین و ئەوەشمان لەبیر نەچێ چونکە خوا لێ خۆش بوو مامەکاوەی جەلیل ئاغا هاوڕێیەکی هەمیشەی بەرنامەکەمان بوو سەد ڕەحمەت لە گۆڕەکەی و ڕێز و سڵاوی تایبەتیمان هەیە بۆ ڕائیدی کوڕی و بۆ هەموو هاوڕێیان و من هیچ شتێکم نەماوە جگە لەوەی کە بڵێم چاوی ئەو هاوڕێیانە ماز ئەەکەم لە دوای خۆمەوە کەوا پەیوەندی ئەەکەن یەکە بە یەکە چاوی هەر هەمویان ماز ئەەکەم و چاوی بەڕێزشت ماز ئەەکەم و چاوی هەموو هاوڕێیان ئیتر من هیچ شتێکم نەماوە جگە لە خۆشەویستی بۆ ئەوەی ئازی خۆشەویست ئەگەر شتێکتان ماوە من ئەیکەمە سەر و سەر چاوە تەنیا خۆشی تۆمان نەوێت سپاس کاک مۆئێد چاوە خۆش بێت سەرسەلامەت بێ سپاس بۆ بەشداریکردنت هیوادارم سەرکەوتوبی کاک مۆئێد بێچاری خۆشەویست لە کەرکووک شەوت شاد بێ زۆر سپاس بۆ بەشداریکردنت خۆشەویستان هاوڕێیانی دەرەوەی وڵاتمان دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارەوە بە ڤایبەر بەشدار بن لە بەرنامەکەماندا 1950 1970 85 35 و ئێوەی ئازیش دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 1970 471 52 64ەوە بەشدار بن لە بەرنامەکەماندا. خۆشەویستان ئەچینە هەڵەبجەی شەهیدی ئازیز کاک سەردار ئەحمەد ئەگەر بە هەڵەیانە چوون. کاک سەردار شەو باش. ئەلۆ کاک سەردار شەو باش کاکی دریچگیان هەموو کات برای ئازیزم ئەم شەو وەک شەوەکانی تەڕێز و خۆشەویستیم بۆ تۆ بۆ سەردەم کارمەندە ئازیزەکان زۆر سپاس بۆ چەند ئاوڕێیانی ئازیز و خۆشەویست هەرکێک من لە ناوەرە دەرەوەی وڵات هەربەز و خۆشەویستیمەیە بۆیان چاوەکەم تاکەی دریچگیان لەسەر تەوەرەکەت چەند خاڵێکی تێدا و چەند نەسیحەتێکی تێدا و چەند هۆکارێکی تێدا بەڵێ ئێمە توانین لە هەڵەی ئەو کاکەیە دەردێک وەرگرین بۆ خۆمان کە بێتە دەست بۆ ئێمە بۆ هەزارانمانێ ئێمەش لەم بەڕێگەی وا بڕێن بتوانین هەزاران گروپێ نەک ئەو گروپانش بۆ نمونەیەکی لە گروپانەی سلێمان هەڵسۆی ئەوانش کە دەستەیەک من بۆ هەڵقەڵەتاندنی کۆمەڵەکەشیان ڕوود کردەوە تەنانەت کۆمەڵی ماڵیان ڕوود کردەوە کۆمەڵی خەڵکیان قسە سەرجا دەکات یعنی ئەم گروپانە هەرێکێک و بە شێوازی کاری خۆیانەکەن یەک هەرکی سەرشانی ئێمە ئەوەیە کە وریابین هەرکو سەرشانی حکومەتەکە ئاگادار بێ هەرکو سەرشانی ڕاگەاندنەکان بۆیەوە بە سپاسەوە کە تەوەرێکی وەتەنداناوە خەڵک بۆ شارەکاتەوە ئەمە هەمویان خۆی لەخوا چەند خاڵێکن گرێبەستاوی دەستیەکەن سپاس بۆ برایش کە باسی هاوڕێتی بە وەفا هەنی وەفای هاوڕێک لەم کاتا بتوانێت تنگانی برایەکی ڕزگارکار لە کێشێکی ئەوەندە گەورە
ئەوەش مای شانازیە بۆ هاوڕێتی ئەوە وامان لێکا کە ئێمە زیاتر وەک هاوڕێ وەک برا بەیەکەوە بتوانین کاری دەستە جەمعی بکەین ئەمە ژێکی لەو خاڵە جوانانێکم پەوەرەدا توانین ئێمە دەردێکی لێوەگەین بتوانین بیکەنە نمونەیە بۆ خۆمان بۆ پێشەوایی خۆمان بەڵام لێرەش حەز دەکەم کۆنداوێتمان کە شەش تەمەم شەو زۆر خۆشحاڵ قوربانم ئەم ئەندراوە بە تایبەتی بۆ کاک دڵشاد حمەد هەر بژی لەبەرەو بێتە سەرخەت پێڵم تفەنگەکەم هێندە حەزم لە تفەنگە هەرێندەش حەزم لە ژیانە تفەنگ ژیانە ئای کە خۆشمەوەی تفەنگەکەم تۆ سەتا پابوونی منی چاوی منی گیانی منی گێزی منی لە دەرەوە خودی خۆشم تۆ هەفانەوە و دانیشتنی قەو هاتو چۆنی منی جا تۆ چینی تۆ هەموو شتێکی لە مندا من هەر یەک شتم لە تۆدا من مرۆڤم بەڵام مرۆڤێکی وەستا تۆ نەبی تفەنگەکەم من کەی هەم ئای چەند دڵم بە تۆ شادە چەند خۆشم هەوێ ئەی پێنووسەکەم ئەمە پێشکەشە بە کاک دڵشاد بۆ تۆ بۆ سەرجەم هاوڕێیانەوە دارانێکێکی لێبوو بەس خۆشەویستی دووبارە بۆ تۆ سەرجەم هاوڕێیان زۆر سپاس هیوادارم لێم قبوڵ بکەن شەوتان شاد بۆ ئارام بێ کاکەی بژی کاکە سەردارجیان چاوی من شەوی تۆش ئارام شەوێکی شاد سپاس بۆ بەشداریکردنەکەت هیوادارم تۆش سەرکەوت و بیسپاس بۆ ئاماژە پێدان بەو خاڵانەی کە لە تۆرەکەماندا خۆی نیشاندا من سپاس دەکەم دیارە خۆشەویستان من ڕێنوێنی ئەو ئازیزەم کرد بەڵام بەداخەوەی تر تازەکار لە کاترازا و ڕێنوێنی من هیچ بە کەڵکی ئا نەدەهات من دەڵێم ئەگەر ئەو حاڵەتانە خوا نەخواستە بەسەر هەر کەسێکە ڕوویدا با بەو شێوازە بەجێی نەهێڵێ بتوانێت لەگەڵ هێزە ئەمنیەکانە قسە بکە وەکو چۆن کەوتۆتە داوە با بەو شێوازە ئەوانیش بخرێنە داوە یعنی من جارێکی تر پسم بۆ لایەن بۆ پارە تەسلیمکردنە یا چوونە ماڵیان یا هەر شتێک هێزە ئەمنیەکان ئاگادارکەمەوە بڵم کاکە حاڵەتێکی وان بەسەراتوە هەڵەیەکم کردوت کافریان بکەون ئەو کاتە هەم ئەوان دەکەونە بەردەم یاسا هەمیش ئەو مەدرکانەی کە لە بەردەستیانە لە ڕێگەی یاساوە توانێت دەستی بەسرا بگیرە و لە ناو بچێ ئەو پارەش بە بەلاش ناڕوە کاک هەڵمەت ڕەمەزان لە شاری کەرکووکی خۆشەویست لەگەڵمانە کاک هەڵمات شەو باش شەو باش کاگدریس باشتر قوربان زۆر سپاس خۆشحاڵم کە جارێ دیکە ئاشنا بمەوە بە بەرنامە خۆشەویستەکەی تۆ چاوەکەم دیارە منش هاوڕێیەکی دێرینم کاگدریس بە دنیای لە ساڵانی 2007 و 6 بەشداریمە کرد لەگە بەڕێستا ڕاستە فەرمی خۆشحاڵم کاک هەڵمەت گیان کە گوێم لە دەنگت دەبێتەوە خۆشحاڵم هیوادارم بە هاوڕێیەکی بچووکی خۆتان قبوڵم بکەنەوە هەمیشە برای گەورە و ئازیزی منی من لە خزمەتتان بە قوربانم زۆر سپاس بەڕاستی کاگدریس تەوەرەکە بەڕاستی تەوەرێکی زۆر جوانە ئەگەر ڕووداوەکە با بڵین ڕاستەقینەش نەبێت لە حاڵەتێکە بەڵام فێرمانەکات کە ئێمە پندێکی لێ وەرگین یاخود دەرزێکی لێ وەرگین بەڕاستی ئەم حاڵەتە زۆر باوە بەڕاستی بەداخەوە ینی کەسانێک هەیە سێرەکەی بەس ئەو نەگویان لە دەنگی ئافرەتێ بێت کە نەشیان دیوە داوای کۆمەڵی تشتەکەن یەکسەر جێبەجێیەکەن بەڕاستی ئەمە خۆی بۆ خۆی غەڵەتێکە ئەوایە ئەو برایەش کە ژن و مناڵی هەیە کە کاتێک کەسێک کە زەواجەکە ژیانی هاوسەرگیری پێکەێنێ لەگە کەسێکی با بڵین گەنجە جیاوازە ئەبێت تۆ کە کاتێ ژیانی هاوسەرگیری پێکنا ئەبێت هەندێ بەرنامەی خۆت هەیە بیگۆڕی لە ژیانە تۆ ناکێ وەکو هەر زەکارێک مامەڵە بکەیت ئەوایە ئەو برایە با بڵین دادگای لێ ئاگدار کردایەتەوە پۆلیسی لێ ئاگدار کردایەتەوە ئەو کەسانە دەژیر کرایان لەبەر ئەوەی ئەم کەسانە کە ئەو برایان با بڵین وا لێ کرد دڵنیا بە چەند کەسێ دیکە شوە لێکەن لەبەرەوەی لەسەر ئەو با بڵین بەرنامەی خۆیان ئەڕۆن با بڵین سەرکەوتون لەو بەرنامەی هەندێک کەسەیە وەکو ئەو برایە سێرەکەی شکات ناکات لەبەر خاتر ئەوەی کە با بڵین بنەماڵەکەی نەزانێ و شتەکە کەشف نەبێ بەڵام بەداخەوە یعنی ئەم کەسانە ئەبوایە بدرایەتە دادگا بۆی هەڵی وا دووبارە نەکرێتەوە زۆر دەستخۆش بەڵێ زۆر سپاس کاگەان دەستخۆشیتان لێکم دووبارە سێبارە خۆشحاڵم منی شێکم نەماوە زۆر سپاس کاتێکی تۆ کاک هەڵمەت ڕەمەزانی خۆشەویست لە شاری کەرکووکی ئازیز شەوی تۆش شاد بێ هیوادارم تۆش سەرکەوتوبی زۆر سپاس
بۆ بەشداریکردنت. ئازیزان دەچینە هەولێری پایتەخت بەڕێز و خۆشەویست هاوڕێ و هاوکار کاک ئەحمەد خۆشناوەتی لەسەر هێڵە. کاک ئەحمەد شەو باش. شەو باش خاڵی جوجان. هەموو کات برا ئەزیزەکەم. قوربانی تۆ دەست خۆشەوە بەردامە جوانە ئەوتۆرە جوانە تێ دەکەم برا گەورەکەم. سپاس دەکەم کاک ئەحمەد گیان تۆ ئەزیزی. قوربانی خاڵی دەست خۆشی ئەو بەرنامە تێ دەکەم دەست خۆش بۆ کاک جەعفەر و کاک دابانیش. بەناوی ئەوانی شەو زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد. وەڵا سەبارەت بە تەوەرەکەت خاڵی دریس. ڕاستە ئەو گروپانە ینی شتێکی ناکردنەوە گروپانە پەیدا بۆ بەست ئەگەر بیتە سەر حەق خەتای ئەو برا بەڕێزەشی تایە کە تۆ خاوەن ژن و ماڵ بیت گوناحە ینی تۆ بچی بە دوای ئەو کارانە بکەی. ئەتوانین کاک ئەحمەد ئەتوانین بڵێن خەتاشێتی و خەتاشی نیە. یەکەم کەژن و منداڵی هەبوو نەدەبوو عاشق بێ جاری کە دووەم کاکە ئەها دەڵێ باوکی عاشق بسووتێ جاری وایە تووشی شتیوان دەکات. خاڵی دریس قاینە عاشق بووی بە ئاشکرا بڵە خێزانەکە ژنی دووەم دێنم حەزم لێت پێویست ناکە ئەوە دەبێتە خیانەتێکش کە ئەو ئاگای لێ نیە. بەڵێ بەڵێ بە ئاشکراوای کرد بە ئەوەشی بەسەر نەداهات. ڕاستە بژیت. قوربانی خاڵی دریزم پامەشتم بۆ هاوڕێیان هەیە چونکە بەرنمەکانی تۆ تقریبا ئەو بەرنامە ئێسابزام نوێم بەرنامەیە نوێم ئەڵلقەیە ڕەنگە لە پەیجەکەش بەرنامەی ترمان هەیە و بەرنمەکان بە زەحمە دەدێتەوە. شتێکم بۆ تۆ داناوەکو غورفەیەک لە ناو پەیجەکە دروستم کردووە بە هاشتاگێک بە ناوی بەرنامەی بێدارانی شەو ئیدریسی بێداران. ئەو هاشتاگەدا بگرن و هەر هەش بەرنمەکە لەنا ئەو غورفەیەدا ئەو بەرنامە ئیمشەویش دەچێتە ناوی ئینشاڵڵا. دەست خۆش کاک ئەحمەد بەڕاستی تۆ هیلاگەی بە دیار کارەکانمانەوە پێویستە سپاسەکەم. قوربانتم لە خزمەت ئێوەدا. کاک جەعفەر جەلالی دەڵێ بە ناوی منی شەو سپاسی کە کاک دابانی شەر بە هەمان شێوە دەڵێ سپاس لە خزمەت هەمووتاندام. با کاتی بینەران نەگرم کاتیش خۆش بێ. تۆ کاک ئەحمەد خۆشناوەتی زۆر ئازیز لە هەولێر شەوت شاد بێ بە قوربان. سپاس بۆ بەشداریکردن کاک ئەحمەد بەڕاستی بەڕێوەبەری پەیجەکەمان زۆر زۆر هیلاک دەوێت بە دیار دروستکردنی ڕێکلامەکانمانەوە بە دیار دروستکردنی ئەو هۆبەیە کە بە تایبەتی لە پێیجەکە باسی کرد و زۆر شتیکە من سپاسی دەکەم. هیوادارم کاک ئەحمەد سەرکەوتوبی هیوادارم هەر لەگەڵمان نابی پێیجەکەمان بە تۆ جوان. سپاس کاک ئەحمەد خۆشناوەتی لە هەولێر. ئازیزان دەچینە کەرکووک جارێکی تر کاک عیمادی ئاڵتون چیمان لەگەڵە. کاک عیماد شەو باش. سڵاو گیانەکەم. هەر بژیت کاک عیماد شوێنەکە دوابزان باش نییە تۆ زێت سەوتت دێ بڕۆ لای پەنجەرەکەەوە چاوم لێتە. دەست خۆش بڵێ تەوەرەکە والله كاغدي زور بزاف قبيت كسرنا بله قبيت همو جوله بس ما يدوم يعني تسمع همو جوله كسانه قلت يعني بتني مجبر كاغيمات بالجان ببورانا زامبو دنگت خراب دي اي سشوانا كاغ والله نچوي لاي پنجرك قسي خوان والله اي كباشتان ئەگەر ئاوە بێ باشە بەس پێشەوە دەنگت دەیبڕێ بە باشی دەنگت نایە بۆ لایەوە. والله من بنام زۆر بەداست ئەوەی هاتووە لە زمانە زۆر تقانی وهاتووە ئافرەتی وهەیە تهدیدی سەلام دەکەم دەکەم بە بڕێکی پارە تەفسیری کەم کۆمەڵ شتێ ئەدێت بڕێک کەسانێک پارەیە یەکە لە کەسایەتی بدات زۆر هەبوو لە کۆمەڵ هیوادارە بە خۆت ئێماکرد هێزانەکانی ناسایەتەکان ئاگدان بکەینەوە بۆ زۆر شتێکی لای پۆلیس ئاگدان بکەینەوە بۆ مجموعانە من حەز دەکەم نمونەیەکی زۆر بکەم باسکەم نەم ڕۆژانە پلاترێکی خۆم ئافرەتێک چوومە دەڵێ تر بە شێوازێت تەفسیری شتانە وتێتی ئەگەر ئەو بڕپارێ نەدەیتە داوای بە 750,000 دەپارێ ئەگەر ئەوم نەدەیتە علم هات پیاوەکەم دەڵێ بمە هاتە تەعدای یەکەوە شتەوەی کردووە کابرا لە ترسی خۆی لە ترسی خۆی دەبەرە کێفانتانم ناودارە زۆر زۆر ترساوت مسکلە نیەچی دەبێ من ئامادەم بۆ پێشەکەم وتی تۆ هاتە نامەوە منی چەوزگەم هەیە لە کەناوێت ئەگەر تۆ بەرەپالێم نەدیتێ من مناڵەت بنەکەم
کێشە بۆ دێن ئەدی بۆ پرۆپاگەندا بوو ئەم شتانە ئەو 50,000 داوەتی بەداخەوە بەڵێ زۆر بابەتە زۆر بەداخۆم منە شتا ئەگەدا لەبەر دێنە ئەم شتێرە گەشتانی پێگۆ دەست خۆش کاگەیمات هیواداری نەمێنێ هیوادارم وڵی من بەرز خۆشەویستم خات و ئەستەکان لە تاریکە خۆ ڕێز خۆشەویستی بۆ دەبکاگەی زۆر سپاس دەکەم ڕێزمێ بوو تایبەتیشم بۆ خاص سەڵای خۆشەویستی بەکەم کڕایەوە ناو بەرنامەکان باوەڕ خۆش بۆ هاوڕێنم نەکەم هەموو هاوڕێیان بۆ هاوڕێیان زۆر سپاس دووە سپاس بۆ تۆ کاک عیماد یاڵتنچی لە کەرکووک زۆر سپاس بۆ بەشداریکردنت هیوادارم سەرکەوتوبی زۆر زۆر سپاس دەکەم منیش هیوادارم ئەو هاوڕێیانەی کە ئێستا لە پەیجەکەیە خەریکی لایک و کۆمنتن لەگەڵمانە بەشدار بن لە ڕێگەی تەلەفۆنەوە پێویستە ئەم بابەتانە بەڕاستی قسەی لەسەر بکرێ پێم خۆشە گوێم لە دەنگیان بێ دڵنیام کە هاوڕێیانی تریش گویان حەزەکەن گویان لە دەنگی هاوڕەکانی تر بێ بۆی لە قسەکانی ئەوانیش ئێمە شتێ وەربگرین بەڕاستی وەکو وتم جاری پێشوش ئێمە هەمیشە کەڵک وەرەگرین لە وتە شیرین جوانەکانی هاوڕێکانمان خۆشەویستان دەچینە کەلاری قەڵای شێروانە هاوڕێی ئازیزمان کاک سەرکەوت پەرۆشمان لەگەڵا کاک سەرکەوت شەو باش هاوڕێی دێرینمان کاک سەرکەوت شەو باش من خانەخێم قوربانی قوربان تۆ هاوڕێی خۆشەویستی خاوەن ماڵی داواکەمی قوربانێ بم وڵاهی من هەر ویستم ئاشنا بمەوە بە هاوڕێیان و بەرنامەکە و بە تۆی ئەزیز نیە لەسەر تەوەرەکە و ئینشەڵا شەوانی تر ساریەکەمەوە سڵاوڕێزمێ بۆ تۆ و ئینشەڵا سپاس دەکەم سپاس دەکەم کاک سەرکەوت هیوادارم هاوڕانی کەلار ئاگادار کەیتەوە سپاس بە چاوە هەربژی بە قوربان کاک سەرکەوت پەرۆشی ئازیز لە کەلار شەوت شاد بێ زۆر سپاس بۆ بەشداریکردنت خۆشحاڵ بووم کە گوێم لە دەنگی کاک سەرکەوت بوو بەڕاستی ئەو هاوڕێ دێریرانە زۆر خۆشحاڵم دەکەن کە دیسان وەکو جاران پاڵپشتی بەرنامەکەمان و دێنەوە سەرهێڵ و لەسەر بابەتەکان لەگەڵمانە ئەدوێن و بەشدار ئەبن و ماڵەکەی خۆیان ئەڕازێنەوە زۆر سپاستان دەکەم کاک سەرکەوت پەرۆشی خۆشەویست چاو ماچەکەم هیوادارم برادرانی شاری کەلار کاک محەممەد عوبێد شاعیر کاک ئەمرا غەمباری شاعیر لە شاری کەلار کۆمەڵی خۆشەویستمان هەیە لە شاری کەلار بەڕاستی کە زۆر زۆر بەشدارە بوون لە بەرنامی بێدارانی شەو و زۆر بەشیان بە خۆشحاڵیەوە خاوەن قەڵەم و شاعیر و نووسەر و ڕاگەاندکارن هیوادارم هەمویان جارێکی تر بێنەوە بۆ ماڵەکەی خۆیان لەگەڵمانە بەشدار بن لەسەر بابەتەکانمان بەدوێن هۆنراوە جوانەکانیان بۆ ئێمە بخوێنەوە ئێمەش بتوانین لە قسەکانیان کەڵک وەربگرین ئازیزان با سەفەرێ بکەینەوە بەرەو هەندەران بۆ لای هاوڕێی دوورە وڵات و هەمیشەییمان کاک هێمن کاک هێمن شەو باش شەو باش کاگیر ویزیان هەموو کات برا ئازیزەکەم بە قوربانی ئەو چانم هەمیشە جێگای ڕێز و حورمەتی برای گەورەمی سپاس کاک هێمن گیان جەنابەت گەورە و ئەزیزی لایمی بە قوربان و جەنابتان خۆتان گەورن بە قوربانم ڕێزێکی زۆر 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 تایبەتم بۆ جەنابەت بۆ کاکە دابان بۆ کاکە جەعفەر بەڕاستی جێگای ئەنجەتان دیارە یاخوا ماندوو نەبن بەڕاستی سپاس دەکەم ئێوەمان لەگەڵ بن هیلاک نابین ماندوو نابین بە قوربانم کاگە دیز باوەڕکە یعنی من هەموو جارێک یعنی ئیتر ئەبێ نازانم بەچی لەبزێک یاخو بەچی زمانێک بتوانم وەسفی ئێوە بکەم بە جدی یعنی دەبێ مبالغە قوربانی کاک هێمن بم زۆر سپاس دەکەم قوربانێ بم لەسەر و هەمووشیانەوە بۆ ئەمە هەموو جارێکی شار ئەڵم سڵاوی تایبەتم بۆ مامەجەزا کە جوانی کۆمەڵێکی ئەکتیف کۆمەڵێکی خەڵکێکی باش کۆ بکاتەوە لە خۆی ئەلحەمدولillah ئەوەش فەزلێکە یاخوا هەمیشە بەختەور و بەناوی کاک زەزاشەوە من زۆر سپاس دەکەم بەڕاستی وایە منیش سپاسی کاک زەزا دەکەم کە ئەو هاوڕە خۆشەویستەی لە دەوری کۆ کردەوە زۆر کاک جەزا بەس تەنها ئەو هاوڕێیانی کە کۆکردێتەوە تەنها لە ناو رادیۆیانی ئەوانەی کە لە دەرەوەن ئەوانەی کە پەیوەندی ئەکەن ئەوانەی کە بینەی بێدارن هەمویان هاوڕێن ئێستا هەمویان خێزانێکی بەڕاستی دەست خۆش کاکێ من سپاس دەکەم بە قوربانم اینجا تەوەرێکی شەدوت بەڕاستی من زۆر زۆر لە تەوەرەکە نزیک نەبووم بەڕاست چون لەبەرەی تۆزە مەشغوڵ بووم داوای لەبوردنەکەم ئەگەر لەسەر تەوەرەکە یەک شتێکی کەمم بۆ باز بکەی ئەگەر لە هاوڕێ لە کاتی هاوڕێیان ناگرین ئەگەر لە کاتی هاوڕێیان دەگرین کاکێ من جان زۆر بە کورتی پێت دەڵێم هەندێک گروپ پیا بۆ لە شارەکانی کوردستان پێکاتون لە چەند ئافرەت و چەند پیاوێک
پیاوی خەڵک ئەخەنە داوی خۆیان ڕاکێشی ماڵەوە ئەم لاولایان دەکەن وێنەیان نەگرن دواییش بە پارە وێنەکانیان پێدەنەوە هاوڕەیەکمان ئەمەی بەسەر هاتوو دەفتەر و نیوێ دۆلاریان لێستەندووە مامەجەزا مامەیدریسیان بەڕاستی ئەگەر پیاوێک خاوەنی ماڵ و مناڵ و خێزان بێ ئەوەندە عەقلی زەعیف بێ منەڵێم دەستیان خۆش بێ منەڵێم دەستیان خۆش بێ تۆ کە پیاوێکی خاوەنی ماڵ و مناڵیت خاوەنی خێزانیت لە پای چی کە دوای شەرەف و ناموسی خەڵکەکەوی و ئەگەر خی گەورە من لێرە ئەڵم خی گەورە خێزانی خۆشویستووە خی گەورە تۆڵی لە خێزانی نەکردێتەوە خی گەورە بە مادی بەسەری کردەوە خی گەورە بە مادی تۆڵی لێکردەوە یعنی بەڕاستی ئەمەجەزات مامە ئیدریس ئەبێ ئینسان زۆر 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 ئاگاداری خۆی بێ بەڕاستی تۆ ئەوەندە کەسێکی لاواز لە قسێکی ئافرەت دڵخەڵەتی باشە یاخود بچیتە داوی ئافرەتێکەوە بەڕاستی ئافرەت ئەوە نییە کە تۆ من لەگە ڕێز با بوو هەموو خوشکان من لە ڕێی ئافرەت هەمیشە تاجی ساسەرە ئەزانی جوانترین شت لە دنیا ئافرەتە خی گەورە ئەگەر ئافرەتی دروست نەکردا دنیای دروست ناکرد بەڵام ئینسان نابێت خۆت سونعی هەم یەکەم لەبەر سونعی خۆت هەم لەبەر کەرامەتی خۆت هەم ئەگەر تۆ ئەگەر خێزانی شت نەبێ بەڵام لەبەر شەراف و کەرامەتی خوشک و دایک و کەس و کارەکەی خۆت ئەمە لە هەمووی گرترە ئەوەی کە ئامۆژگاریە من لێرە بتوانم بڵێم ئەوەی کە ئامۆژگاری من تەنها ئەوەیە ئەڵێم تکە ئەەکەم با ئینسان بۆ ئافرەت بۆ شێوازە نەبێت تۆ کە ژنت هەبێ پێویست ناکە دوای ئافرەتی کە بکەوی و نەشتیتە داوی هەرموو ئافرەتێکەوانێ نشتیتە خۆت نەخێتە داوی ئافرەتەوە چونکە بەڕاستی ڕەنگە زۆر کەسن لەو گروپانی کە جەنابەت خۆ جوانترین شت لە دنیا خۆشەویستیە بەڵام نەک بۆی کە تۆ هەڵخەڵەتێندرەی بە حسابیەوەی کە تۆ ئەچیت وەکو فرۆشێک من کاکە ئیدریس من ئەو مۆزوعە پێشتر من بینیومە خەڵکم بینیوە بەڕاستی کە من سەردانم کردووە بۆ شوێنە گشتیەکان لە سزنا لەم شوێنانە خەڵکم بینیوە تەنانەت باوەگە بووە کچەکەی خۆی فێر کردووە کە کوڕ بێنێتە ماڵەکەەوە بوو دوای کابراشیان کوشتووە کابرا خۆی و کوڕەکەی و کچەکەشی سجر کران دەدوێ بەڕاستی ئەم دەلالەت دەکات لەوەی کە ئەتوانین بڵین بە تایبەتی ڕاستە لە کوردستانە بەڵام بە تایبەتی سا لە شاری سلێمانیا ئەوە زۆرە لە بەروی لە هەموو لایەکەوە ئەنووە ئەشکال خەڵکی بۆ هاتووە نازانی ئەمانە چۆن ئێرانیە عەرەبە نازانم چیە لەگەڵ ڕێزما بۆ هەمووی بەڵام بەڕاستی کە شارێک ئەوەنە خەڵکی تێکە و حتمما گڵاوی شار ئەبێ گڵاویشی هەرتی ئەکەوێت ڕاستە هەموو پەنجەکانی دەست وەک یەک نین ڕەنگی خراپیشی زۆر تیاابێ و چاکیشی زۆر تیاابێ بەڵام بەداخەوە مرکزی کەسابەت ئەو جۆرە کەسابەتانیان خستۆتە ئەم شوێنانە ئەوە ئەرکی حکوومەتە کاگەی دیرزەوە ئەرکی حکوومەتە بەڕاستی تۆ کاتێک کە کەسێک گێتە ناو شارەکەت پێویستە پێناسیت دەبێت پێویستە بۆی لێی بکۆڵی تۆ پێویستە ئەی کارتی زانیاری و کارتی ئاسایش بۆچی دانراوە کە تۆ لێپرسینەوە نەکەی کە تۆ لێپرسینەوە نەکەی یعنی تر وڵاتەکەت ئاوای بەسەریە ئەگەر بگەڕیتەوە بۆ سەر خەڵکە شارێکی عەسلێکی خۆی بەڕاستی لەم ڕەگەزەیتیانی و پێشیان عیبە ئێمە هیوادارین خۆشمان لەگەڵ هێزە ئەمنیەکانە هاوکار بین بۆ لەناوبردنەوە حاڵەتانە بۆی شارەکەمان جوان بێتەوە کاکە ئیدریس من هیچم نەماوە تەنها یەک شتم هەیە ئەمەوێت طبعاًەوە من ڕوخسەتی مامەجەزا ئێمە لێرە من کاکەڕ عید چەند برادێکی کە چەند کەسێکی کە ئینشاءالله بەتەماین لێرە لە دوای ئەمریکا ئینشاءالله کەرەنتینە کۆتاییت پێبێ و کۆرۆنا کۆتایی پێبێ بە تایبەتی لە ئەڵمانیا بەتەماین ڕێکخراوی گەڕیان لە ئەڵمانیا ئێمە پێ بسەرین بۆ ئەوی کە بتوانین هاوکاری بۆ خەڵکانی کورد کۆبکە کوردستان کۆ بکەینەوە هەڵبەتەن بە ئەرکومان دووبوون و بە ڕوخسەتی مامەجەزا قوبوڵمان بکات زۆر جوانە بە دنیایەوە کاک جەزا من دڵنیام پێی خۆشە چاوەکانتان ماچەکەم چاوەکەم سپاس دەکەم قوربانێ هەربژی کاکێ من جان سپاس بۆ بەشداریکردنت هیوادارم سەرکەوتوبی خۆشەویستان ڤانەخان
چۆنی مامە دریجیانە حاڵت چۆنە؟ قوربانی کاکە ڕاید بم، تۆ چۆنی بەساقەوم؟ قوربان وڵات کاکە ڕایت؟ جانم جۆم لێتە فەرموو بە قوربانیش گوێم لێت ئێستا. وڵات وڕم بۆ بە قوربانە بەوە. کورە برای بەڕێزم هەردووکەم هەناسەکەم کورە ساوی هاوڕێیان ماچەکەم هیوادارم ئەو بەرنمەیە ئەمەندە خەڵک ئەمدا هاوڕێ بەشدار بێت ئەمە هاوڕێ بەشدار بێت هەتا خواڵێ بەسا بژی ئەمانم پێخۆشە گەورە ئەبم بژی لێمەش بدە نەم قەریبیە بۆ ماوەرناژیرێ ڕاستە کورە وەڵی سێسۆندیەکەین بۆ ماوەرناژیرێ ڕایت کاک دابان ئەوە پێم ئەڵێ دەڵێ پێی بڵێ ئیشاڵا گلەکەی چارەسەرەکەین هەفتەی داهاتوو یەک ژمارەی تایبەت بەس بۆ ئێوەدانی. کاکە دەستێکی بەسەر چاو چۆن لە ژمار تایبەت بۆ ئەوڕیانیا بەسەر چاو خۆ من بەخوا پەیوەندیم کورە بە بریتانیاوە بە ماوە بە سویدەوە بە ئوستڕالەوە نەمسا هەمیان بەشداریکەن لەوەسەر چاو دڵنیا بە لە هەفتەی داهاتوودا یەک ژمارە ڤایبەر تایبەتێکاکە بەرنامەکە چۆن لێ بەرنامەی کەوتووە بەسەر چاو لە خزمەت ئاوین ئینشاڵڵا هەفتەی داهاتوو یەک ژمارەی تایبەت بۆ برادەران و خۆشەویستانی دەرەوەی وڵاتمان داوینەکەین تەنیا بۆ بێدارانیش بەکاری دێین ئەو ژمارە تەلەفۆنە. بەسەر چاو کاگەڕایجان دڵت چابەوە چاوتان خۆش بێ خۆتان چۆنە بەسەتان چۆ دڵت چابەوە بە قوربانە بم کورای چاکە بینێ چێمە دڵمان ساڵە من کوڕمامەکاوم قوربانی تۆ لە خزمەتان مامەڕایجان هەردوو سامی خۆشەویستیم بۆ کاکەیە منیش کاکەیە من ئاشنام بووم لەگەڵیانمان کرد پەیوەندیمان کرد سەماڕیەوە بەڵێ چاوت ماسەکەم خۆشەویست لە ڕێز و خۆشویستیشم بۆ سارە چۆڵێ گۆچی باوکی زۆر زۆرتان بووم باوکی کابرایشی چۆڵێت مەشهور بوو لە حیماوە کابرایشی ناوبانگ بوو لە گەڕێی کەرکووک خوددا ئافریکا و مامە قادرەوە بە ناوبانگ بوو لە گەڕەکە ئافریکا خۆشمەیە بۆ هەموو تایبەتش بۆ دڵشاد عومەر هەر بژیت خۆشەویستە لە لای من زۆر زۆر بژیت کاگرایت قوربان تەوەرەکەی هیچم نییە بۆ هیچم نییە لە کامل ژۆر نەبوویان نەبووە نییە بەس ئەمەنە بێتاقەت بووم وەرە ژیرا و داخرایە وەرە داخرایە ئیشەڵا چارەسەریەکەین بەشداریم کرد هەر وەرناژیرە ئاخر جارەوە بوو جەناب تا پەیوەندیان بە من کردەوە من خۆشەویستی هەمووتانێ چاوی من عەزیزی منی قسەکەینەوە و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکەیەوە بۆ هەموو هاوڕێیانە تازە بێ کۆم بێ هەر لایەک بێ سوپاس بۆ تۆ کاکە ڕایجان چاو ماچەکەم چاوت ماسەکەم بدری زەحمەت خۆشەویستی بە قوربان سوپاس بۆ تۆ کاکە ڕایت خۆشحاڵم گوێم لە دەنگت و ئیشەڵڵا شاد بێ ئیشەڵڵا ئەم شۆ لە هەموو شوێ خۆشترە بێ بۆ هەموو لایەک زۆر سوپاس شوێکی شاد کاکڕایدی مامەکاوە جێ هەر بژی بە قوربان شوێکی شاد سەرکەوتوبی سوپاس بۆ تۆی ئازیز خۆشەویستان هاوڕێیەکی دێرین و خۆشەویستی بەرنمەکەمان لە شاری کەرکووک لەسەر هێڵە با زۆر نەمێنێتەوە دیارە زۆریش ماوەتەوە کاک جوادی ئازیز شەو باش ئەم شەو تەواوی شەوەکانت باشتر خاڵەجیان ئەربژی کاک جوادی ئازیز سپاس بۆ تۆ قوربانی تۆ ئەحواڵی تۆ چۆنە دەنگوان قوربانە بم کاکە جوادجان غایبی وەڵا برام ڕۆژانە وەلو هەفتەی دوو بەرنامە پێشکەشەکەی ئەو دوو بەرنامەیەش جاروایەمە لە دەرەوەم بەس فریاکەم جۆڕایەڵین بەڕاستی حەزەکەم پێشەوەی لەسەر تەوەرە قسەکەم یەک دوو تێبینیم هەیە بۆ بەرنامەکەت دەستخۆشی لەکەم هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم خاڵەجیان بەرنامەکەم هیواداری ڕۆژ دووشەمان و چوارشەمانە بە ڕۆژێکی کەش هیوادارم بگەیتە ڕۆژمان ڕۆژەیان بگەیتە سێ بەرنامە لە هەفتەیەکە حەوت ڕۆژە لە حەوت ڕۆژە سێ بەرنامە بەلای کەمەوە پێشکەشێک خۆشە خراپ نییە ئەگەر بەرنامەی بۆ تۆش لە کوێی ئەوەش بگەڕێتەوەش ئەوەش خراپ نییە ئەم هاوڕێیان دێرینەکان تێنە سەرکات کۆمەڵی هاوڕێی دێرین شە بەڕاستی من تابعەکەم نازانم دیارە غایبنەوانش ئاگان لێ نییە یان بە حکمی ئەوەی
کە لە ڕادێنی ڕادەکان پێشا ئێمە لەم شار لە شار هەومان جۆڕایەک بووین ئەمان هاتنە سەرخەت پەیوەندیمانەکرد لەوانەیە بەهۆی ئەوە بێ کە ئێستا لە ڕێی فەیسبووکەوە ئێمە جۆڕایلی تۆبین بەڵێ ڕاستە جایوەدارین جان و تێبینێ بۆ بەڕێوەبەرەکەتان ئیشەڵانەمانی قبولکە بەنامەی بۆ تۆ لە هەتۆ و بەلانی کەم شەوە بیکاتە ڕۆژ ناڕۆژێ ئەو گوزاری جاران ئێمە ئاودە دێت نەکام گەڕینەوە سەرخەت پێشنیارەکە دڵنیام ئێستا کاک دەزا خۆی گوێ لێ پێشنیارەکە دەگەێن و قسەی لەسەرەکەین هەرچی پێمان بکرێ بەسەر چاو ئەمە ماهی هەشتمین بەرنامەیە یان حوتەمینە من جۆرایدم ئیشاڵڵا هەردەم بانک شاعرانیش بکەیت و بانک هونەرمەندانیش بکەیت و هەفتەی جارێک بە پێی توانای بەرنامەکەتان خاڵەجان ئینشاءڵڵا بە دڵنیایە ئەوەکەین قوربانی تۆ مساوڕێز بۆ هەموو هاوڕیانیش لە کاتی هاوڕیانیش نەگرم بە کورتی لەسەر تەوەرە قسەکە من تەواوەتی جوم لەسەر تەوەرەکە نەبوو وەکو بری برادەرێکی تر هاوسەریە بۆ عاشقی یەکێکە بۆ عاشق بوون عیب نییە هیچ کاتێ وەکو خۆتتر داویان بۆ دانەوە ئەو لەو گروپانن کە ڕسمەگرن دوایی بە پارە ڕسمەکانە فرۆشنەوە هەیە هاوڕێی خۆمان هەبناو بەرنامەکە چەندین هاوڕێی خۆمان هەیە لەوانەیە خۆشم ئاگا لێ بێت تۆش ئاگات لێ بێت چەندین هاوڕێەوە فریزیاوە کاک ئارەوەڵا یعنی هیوادارین هەموو هاوڕێک مقیدی خۆی بێت لەم ڕۆژانی ئەم تۆڕە کۆمەڵایەتەکان بەرفراوانە بەڕاستی لەم ڕۆژە توان هەموو چێشی کار بێت بەسایی هێڵی ئەتەرنێتەوە مەڵێ کۆمەڵێ لە چشان ئێمە حەقەدەی بینین ڕۆژانە لەناو کۆمەڵگای خۆمان بەڕاستی بەڵێ بژی کاک جەواد هیواداری نیست کەس لەگەڵ خەڵەتەیە بەڕاستیەوانی کە هەرزەکارن خاستنەوانی کە تەمەنیان لە 17 بەسەریان 18 19 ئەوانە بەڕاستی فریوەکرێن لەلایەنی کاکەڕادرەمان کە فری دراوە تەمەنی لەسەروی 40 ساڵیشەوە وڵی ئەوە بەڕاستی غەبی لە خۆی کردانی نازانێت کەسێکی یان ئەوە تا من ڕێز سەڵام هەیە بۆی یانەوە تا کەسێکی زۆر نەزانە یان بەڕاستی چۆتە ناو داواکەوە نازانرێت کەوتۆتە کوردەواری خۆمان دەڵێ کەوتە پاقلەکەەوە کەوتە پاقلەکەەوە خۆمانەرێت بزی کاکجان قربایی تۆ هیوادارم هیچ کەسێ فری نەگرێ عاشقبوون شتێکی جوانە بەشەر مرۆڤ عاشق بێ عاشق نیشتمانە بێ عاشق شتی جوانە بێ عاشق خۆشەویستە بێ عاشقبوونی هیچ کاتی عیب نییە منەڵێت ئەگەر هەموو شتێک بە لێزانانە بکرێ هەموو شتێک بە ئاشکرا بکرێ بە با بڵین بە نەزانی نەکرێ هەموو عاشق بوونێک جوانە هەر عاشقی نیشتیمانەوە بگرێ هەتا سروشت و هەتا ئەو خۆشەویستانەی کە دەیانەوێت ژیانی هاوسەرگیری پێک بێنن عاشق جوانە بژی کاک جەواد زۆر سپاس قوربانی تۆ بۆم قوربانی هەموو هاوڕێیان بە چاوێکە بێت کە ماچەکەم هیوادارم تێبینەکە بدات بەڵێکی گەورەوەتان گرتبێ و لە کاتێکی خۆش دەجێتانێنم بژی کاک جەواد شوێکی شاد سەرکەوتوبی زۆر سپاس بۆ تۆ هیوادارم تۆش لە خۆشیدابی سپاس بۆ بەشداریکردنت کاک جەوادی خۆشەویست خۆشەویستان پەیوەندێکمان لەگەڵایە ناوکەم پێ ناڵێن ئەڵێن سوپرایزە پەیوەندێکمان لەگەڵایە بزانین چێ خۆشەویستم بە هۆنراوە دەست پێکات تەڵان شەو باش ئەو ترکەیە ئەمڕۆ ئێوارێ و بەرمەسەڵم نەبووی لەگەڵ ما بەبووە کاروانی خەمسۆن بەدایە سەنگم باو شێوەی ماڵ ئەوەی بکەی یان وەفای من و مسلمانەکەم بەسەر بچی هەچەندە دۆستی هەشت ئاتەواری دوای تۆ ئەوەندە ژیانی مژنایی بوو لای کرد یادی شەوانێکی بۆ ماڵی خەیاڵم باتەوە بەنابۆ چێ بەمەکانم بشتە بەرجێ غوربەت ڕزای عاشقڵەکە سازیە بەو شەوگارە ساوسەردا ئەمارێنی مژداریش دوای بۆماپە نەخێت پێشەوە ژوورەکەیە بە ژوورەکەم بە لەکوێی شەو باش تۆ هەموو شەوەتانتە زۆر سپاس بۆ تۆ خات و گوڵاڵە نەبی ئەی چێیە گوڵاڵە نامەوە شەو باش لە کەرکووک هەموو شەوەتان دەنجی تۆ بۆ بەڵامی جارێکە جدیدی بەرنامەکەتە بۆ بەڵام باوتم ئەم سەفۆنی پیاکەم ناسێتەوە کاکە تۆ ڕەحمت نەماوە پەیامێ نە پرسیارێ نە هەواوێ ئەوە نیە ناسیمیەوە کاکە بزانە هەمیشە دەنگت لە گوێچکەمایە
سپاسەکە من سپاس بەبێ دەریان ئەکەم بە بەڕێوەبەری کارمەندانیانەوە کە توانیان ئێمە بێداران ئاشناکەنەوە جارێکی تر خۆشەویستیم وە هەمویان هەیە سپاس بۆ تۆ خات و گوڵا لە نامەوە هەر بژیت کاکە دابان و کاکە جەفەر بەنای ئەوانیشەوە سپاس دەکەم هەر بژیت خۆشحاڵم کە جارێکی تر گوڵا لە نامەوە دیتەوە سەرهێڵ لە بێدارانی شەودا و گوێمان لە دەنگ دەوێت هەر بژیت قوربانت مامە ئەزیز زۆر بەختەوە زۆر خۆشحاڵ زۆر سعد بووم ئەم شەوگانیم ئارەزانی بەڵام من کەمێک لە خەبەرەکاجم ئەڵێم مرۆڤ واتایسی هەموو مرۆڤێ هەوە ئەساس مرۆڤ فریشتە نییە هەموو شتێک سەڵسانەوە هەیە لە هەڵەیەکیش زانیاریەک ئەخوازم دووبارە بەبێتەوە هەر بژیت ئێمە شیواداری سپاسانەکەم سپاس بۆ تۆ گوڵا لە ناوەی خۆشویست لە کەرکووک سپاس بۆ تۆ شەوت شاد بێ سپاس بۆ بەشداریکردنت خۆشحاڵ بووم کە هاوڕەیەکی تری دێرینی بەرنامەکەمان ئەم شەو گوێمان لە دەنگی بوو خات و گوڵاڵە زۆر سپاس دەکەم هیوادارم سەرکەوتوبی جارانی تریش گوێمان لە دەنگت بێ ئازیزان با بچینە لای کاکدابان و ناوبڕێک وەربگرین و دیسان دێنەوە بەردەوامە بین لە بێدارانی شەودا بێدارانی شەو ئازیزان ڕاستەوخۆ بابچمەوە لای پەیوەندیەکان هاوڕێی ئازیز و خۆشەویستمان کاک دیاربەکر لە چوارتا جوانەکەی خۆمان لەگەڵمانە کاک دیاربەکر شەو باش شەوتان باش کاکەی هەموو کات کاکە دیارجان ببوورە کاکە زۆر خۆشحاڵم کەم شش توانیم پەیوەندیتان پێوە بکەم و بژیت
لەگەڵێەوەی بەڕێزدا قسە بکەین. سوپاس کاک دیارمیش خۆشحاڵم جارێکتر گوێم لە دەنگت دەوێت. زۆر خۆشحاڵم کە ئەم شەو گوێم لە هەندێ هاوڕێی زۆر زۆر دێرینی بەرنامەکە بوو. هەر بژیت بەڕاستی ئەمە خۆش ئەمە کاتەکانی زومان بیرە خاتەوە کە سەرەتای بەرنامەکە بوو کە ئێمە چەند هاوڕێ یەکترمان ناسی ئەساس بەردەوامی لەکتر ناسین و هەر تێکەڵاوین. بەڵێ بە خۆشحاڵیەوە ئەو پەڕی خۆشەویستی لە نێوان ئێمە دروست بە ئەو کۆمەڵە هاوڕێیە. ئەوە دەگەڕێتەوە بۆ توێ بەڕێز بۆ جەنابتان کە ئیتر ئەو هەموو برایەتی دروست کردو و لە بینیەکەوە تا ئێستا هەمووی هەر برایەکی نوەک پەیوەندیمان هەیە بێتەوە. شکور ماڵەکەمان گەورەتر بووە کاک دیار هاوڕێی زۆرترمان هەیە ئێستا. تاوان گەورەتر بۆ لە پەیجەکەشە هەر ئەیبینم و کاکە دڵشا عومەری دەستخۆشی لێ یەکەم بەڕاستی زۆر ماندووە بۆ پەیجە و شەوانە ژەر ئاگام لێتی کە سەرقاڵی هەندێک شتە بۆ سەرکەوتنیان بەرنامەیە. بەس کاکە تەلەفۆنمان بۆ ناکا کاک دڵشاد نازانم قەزیەکە چییە. وەڵای مش تەلەفۆنم بۆ کڕەوی لە پەیجەکە بە کوڕەکان بڵێ نوتم نووسنگەیەکیش دانێ بۆمان بۆی لە ڕێی نووسنگەکەەوە نازانم بۆ مشغوڵ بۆ نازانم لێ پێ ناکەم. وەڵای کاکە تەلەفۆنمان بۆ ناکە نازانم ئەوە نەشموت کاکە ئیتر تاوە نەیڵێمەوە. بەخواتر ڕقەمێکیم لە ئەمی زۆر ڕقەمەی تر ئەوەنەم تەلەفۆن بۆ کردا خراپی تر وازم لێ ناتۆڵم لێ. سپاسی دەکەم دیارە لە کۆمنتەکاندا بەردەوام مەشغوڵی کۆمنت نووسینە من سپاسی دەکەم بەڵام پێمان خۆشە گوێمان لە دەنگی بێ گوێمان لە شعرەکانی بێ. زۆر خۆشەویست سەلامان بەڵامی تر نازانم ئەوێ زیاتر خۆشەویستتر بێ یان نازانم چیوە خۆی جالەوە زۆرتر خۆشەویست بێ ئیتر معامل نایە زۆرمان خۆشەوێ. دەستخۆشتان لەکەم با زۆر لە کاتان نەگرم کاکبیز بەڕاستی هەموو هاوڕێ خۆشەویستەکان ئێستا کۆمنتەکانیان نەخوێنمەوە لە بەرچاومە دەستخۆشی لە تۆژەکەم سپاس دەکەم کاگەمێن عوسمان و هەموو هاوڕێکان کاکە دڵشا عومەری کاک شێخ مستەفا کاکە مۆید گوێم لەوانراوەکەی بوو جوان بوو دەستی خۆش بێت ئیتر هاوڕێیانە کۆنەکان کاکە لە ئەڵمانە کاک هێمن کاک جەواد کاک ڕایت کاک ڕایت پەیوەندی شوانەیە بە فەیسبوک هەر بێتەوە کۆمنت گۆڕینەوە دەستخۆشیتان لێکم بە عام سەرکەوتوو بن کار بژیت وەکو تەوەرەکەش بەڕاستی تەوەرەکە من زۆر لە کۆتایە گوێم لێ بوو زۆر لێ تێ نەگەشم مشغوڵی پەیوەندی وەرگرتن بووم بمبورە نەگەر لەسەر تەوەرەکە کۆمنتم نەبێت زۆر ئاساییە هەر ئەوەی خۆت هاتێ سەرهێڵ لەگەڵمانە هەموو شتێکە سپاس دەکەم کاکە دیار دەستخۆشی لە کاکە جەزای ساز دەکەم هیوادارم هەر سەرکەوتوو بن هەر دەستان خۆش بێمیشە ئێمە پاڵپشتیەوەین بە هەموو شێوەیەک هیوادارم بەرەو پێشتر بچێت ئەوە بێت کە جێی سەرنجی هەموو لایەک بێت بە هاوڕێی کۆن و نوێ و هەموو شتێکەوە ئینشاڵڵا سپاس دەکەم سپاس کاکە دیار شای هەموو لایەکانمان دەکەم دەستخۆشی بۆ بە ڕێزانێک کە پەیوەندیەکان وەردەگرن سپاس بەناوی شۆ سپاس دەکەم کاکە دیار زۆر سپاس بۆ بەشداریکردنت شەوێکی شاد بۆم لە شەوێکی ئارام بۆ تۆش بە قوربان هاوڕێی دێرینمان کاک دیار بەکری عەزیز لە چوارتا خۆشەویستان سپاسی ئەو خۆشەویستانە دەکەم کە کۆمنت دەکەن کاک ئەیوب کاک ئەحمەد خۆشناوەتی هەروەها ڤاناخان دووبارە کۆمنت دەکاتەوە کاکە شیروانی بێداران کاک شیروان چاو ماچەکەم سپاس بۆ پاڵپشتەکانتان کاک هەڵمەتی ئازیز لە کەرکووک هەڵمەت ڕەمەزان سپاس دەکەم کاک شێخ ئەمین عوسمان بەرزنجی سپاس بۆ تۆش سپاس بۆ کۆمنتەکانتان سپاس بۆ پاڵپشتیتان هیوادارم بەردەوام بن لەگەڵمانە کاک دڵشاد عومەر چاو ماچەکەم خۆشەویستان پەیوەندی ترمان لەگەڵا ئەگەر بەهڵیان نەچوون لە هەولێر کاک بەختەوەر لە هەولێر شەو باش شەو باش شەوگاری خاڵی ئیدریس زەعفەر باش کاکە وڵات بەختەوەری ئازیز چاو ماچەکەم عزیزی کاکە ئیدریس چۆنی ئەحواڵت زۆر سپاس بژی کاک وڵات بەختەوەر زۆر خۆشحاڵم گوێم لە دەنگت دەوێت عزیزی قوربان خاڵی ئیدریس جان بەڕاستی ینی دڵم گەشاوە کە جێ بیستی دەنگت بم بەڕاستی
سپاسی کاگەمین عوسمانی پێشمەرگە دەکەم محقق خەم خۆری بێدارانە هەر بژی بەڕاستی ینی ئەم مرۆڤە جوانە بەڕاستی دشات عومەری نازدار ینی ئەمانە باسییان کرد لەگەڵم بەڕاستی من سوپاسیم دوو ئەزیزەوە ئەو دوو هاوڕێ منیش سپاسیان دەکەم و سپاسی تۆش دەکەم و خۆشحاڵم جارێکی تر گوێم لە دەنگی کاگوڵات بەختەوەری عزیزە بێ. خۆشحاڵ و بەختەوەرم کاکە ئیدریس سپاسیش بۆ لێواکەوی ئەویش باسی کرد کاگە ئیدریس ئیشاڵە دەقێکت پێشتر دەکەم پاش دەقشکاگە دەفەتە و دیدار حەزیری قسا بکە بەستەر شاو فەرموو. بەڵێ جان بۆ ئازارم ئەدەی خانم کە ئەزانی بۆ تۆ ژیانم بۆ دڵبەردی وەک بەرداشێدەی هاڕی باراشی جانم کە تۆ خاچی من بارانی خاکە لێوم کە تۆ شاخی من گوڵە هادیلێ ئەو کێوم کە تۆکانی من دەماری کانیاوانم کە تۆ بە جوانی خۆت دەنازی من مێرخاسی ناولاوانم من مێرخاسی ناولاوانم بژیت عزیزی کاکە درێزەوە کاکە دیداری گوڵ ئەگەر بەسەر چاو لە خزمەت تامشەوی تۆ شاد سپاس منی شەروا بە قوربان سپاس بۆ تۆ یاڵڵا کاک دیدار بەرزنجی ئازیز سێوا بەرێ سێوا باش چاوەکەم کاک دیدار شەو شاد باسی بە قوربان حاڵت دوو چاوم بژی بە قوربان سپاس دەکەم خۆشحاڵم گەڕاینەوە دووبارە بەخێر بێنەوە بۆ ماڵەکەی خۆتان دوو دەوریش گەڕاینەوە برایەکی دوو دەوری هەر بژیت لە خزمەتای قوربان بەخێر بێن سلاویشمان بۆ برای کۆنترۆل سەرجەم کارمەندان بۆ هەموو لایەک زۆر سپاس هەر بژیت دیارە کاک دڵشاد عومەر لە زۆر ئاگاداری کردمەوە بەڵام زۆر خەریکم بووم بۆ چەند هەفتەیەک پێش ئێستا وە سپاس کاک دڵشاد عومەر دەکەم کاک ئەمین عوسمان دەکەم کاک عیماد کەرکوچی دەکەم ئاڵتووسی کاک زەواد بەختەوەر ئەوانە هەموو ئاگاداریاکەمەوە بەڕاستی بەڵێ سپاسیان دەکەم زەواد ڕیال مەدری تایبەتە لای منەویش هەر بژیت سڵاوی تایبەت پێستی مەهێلە ماوەستە وڵات بەختەوەر کە بەیەکەوەی گوتم برێ لەگەڵ کاکە عەلی فەتوحی بەڕاستی زۆر پێماوەماندیە بۆیە دەڵێم من بمزانی با ئەشق ئاوایە گەر بمزانی با ئەشق ئاوایە قەت من نەمدەکرد ئەبەو خودایە ڕۆژی ڕوو ناکەم لێ تاریکە شەوە تاریکە شەویشم هەر زیندانە تەن عەز دەکەم بمرم و ناوم بسڵێتەوە ڕۆژێ 100 جار دەمرم و زندی دەبمەوە تاکتر وایە وازت لێ بێنم ئەو ژانەش لە دڵم دەربێنم واسێنانی من یەکجاریە هەیبی چێژە خەم و ناڵە و ئازاریە گەر بۆ من نەژی من بۆ تۆ ناژیم گەر بۆ من نەبی من چۆن بۆ تۆ بم من بۆ تۆ بم من بۆ تۆ نابم هیوادارم بەدڵتان بێ کاک دەست خۆش کاک دیدار دەست خۆش ئەگەر شتێکتان هەیە جەناب بەخوای گەورەتان دەستێرم خۆش بی سپاس تەنیا خۆش تۆمان دەوێت شوێکی شاد کاک دیدار بەرزنجی خۆشەویست هەر بژی شەو شاد بێ سپاس بۆ هۆشداریکردنت سپاس بۆ کاک وڵات بەختەوەریش کە بەشدار بوون لەگەڵمانە زۆر سپاسی بەشداریتان دەکەم خۆشحاڵ بووم کە جارێکی تر گوێم لە ئێوەی خۆشەویستیش بوون بۆ وەک هاوڕێ دێرینەکانی بەرنامەی بێدارانیش جناب چۆن کاکە زۆر زۆر سپاس دەکەم شارێکت بۆ بخێنمەوە دوای قسە بکەین یان دواتر لە خزمەتتان خزمەت لەمەوە گیانە نەماوم دیدەم نەمپۆم وەک برا کوژرا و
جگەر بەرژاوم لە دووری تۆیە ئەی چەهرە پەری بێسەبر و قەرار بێخود و خاوم لە حەسرەت باڵات هەر وەکو مەجنون بە شێتی و مەجنون دەرچووە ناوم وەک داری خەزان وشکم بەپاوە شەوق و زەوقم چوو شەنگێم بڕاوە بکەوە فریام سەرخێڵی نازدار تیماکە دەردم هەتاکو ماوم کەنجەی خەناویت سوورە بەخوێنم ئەسیر و پابەند دۆزی خاوم ئاگری دووری تۆ ئاگری تێبەردام سەراپا جەستەم وەک یەک سوتاوم دەست خۆش بەڵێ وەزە چۆنە باشی سپاس کاکە شێرزادجان دەست خۆش بۆ زۆر سپاس سڵاو ڕێزم بۆ هەموو جۆگران و بیسەرانی ڕادیۆکەی بەڕێستان زۆر زۆر سپاس دەکەم من سپاسی جەنابەت دەکەم کاک شێرزاد دەست خۆش بۆ بەرنامەکە دیشەڵا میشە سەرکەوتوو بی و خۆشحاڵ دەبین کە گوێمان لە دەنگت دەبێت عزیزی ئەمەی کاکە بریژان با جاکر کات لێەوە نەگرم هیوای سەرکەوتنت بۆ خوازم بە هیوای دیدار هەروەها بۆ جەنابەت سپاس بۆ تۆ کاک شێرزاد شەوێکی شاد سپاس جانی من کاک شێرزادی خۆشەویست لە کەرکوو هیوادارم سەرکەوتوو سپاس دەکەم سپاس بۆ هۆنراوەکەشت هیوادارم خۆشەویستان توانی بێتمان بەرنامەکان وە پێشکەشکەین کە جێگای ڕەزامەندی ئەوی خۆشەویستیش بووبێ و بە کەڵک و بەسوود بووبێ چاوتەمازەکەم خۆشەویستان وەکو بەڵێنماندا کاک دابان بەڵێنی پێداین لە هەفتەی داهاتوودا بۆ هاوڕێیانی تاراوگا ژمارەیەکی تایبەت بۆ ڤایبەر دانین بۆی ئەوانیش پەیوەندەکانیان بە ئاسانی بۆ وەرگیرێ لە ئێستا داوای لەبوردنیان لێ یەکەم ڕاستی پێیان وتم کە ئەم ژمارەی کە تەرخانمان کردو بۆ ڤایبەر لۆدێکی زۆری لەسەر بووە ئەو خۆشەویستانە ئەزیەتی زۆریان کێشاوە بە دیار پەیوەندی وەرگرتنەوە بەڵام بە دڵنیاییەوە ئێمە ژمارەی هەفتەی داهاتوو ژمارەیەکی تایبەت دایانین بۆ خۆشەویستانەی لە دەروی وڵاتن ئەم ژمارەش تەنیا لە بەرنامەی بێدارانی شەودا کاری پێکرێ یعنی تایبەت دەبێت بە ئێوەی خۆشەویست ڤایبەر تەنیا بۆ بەرنامەی بێدارانی شەو بەکاردێن لە هەفتەی داهاتوودا بۆ هاوڕێیانی خۆشەویستی دەرەوەی وڵات تەرخان دەکرێت چاوتا مازەکەم ئازیزان جارێکی تر سپاس بۆ هەموو لایک و کۆمنتەکانتان بۆ پەیوەندیەکانتان سپاس بۆ هەموو شێرکردنەکانتان سپاس بۆی
کاتێک گوێمان لە ئێوە دەبێ لە پاڵپشتی ئەوە دەبێ بەڕاستی هیچ هیلاکێک لە لەشماندا نامێنێ. ئەم شەویش دیسان دەبێ ماڵ ئاواییتان لێ بکەین. بەرنامەکەمان بەرەو کۆتایی ڕۆیی چاوی یەکە بە یەکەی بێدارانی شەو ماچەکەم. ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو ئەو کەسانەی کە شەو تا بەیانی ئێشکگرن بە دیار وڵات و نیشتیمانەکەمە و بە دیار ڕۆڵەکانی ئەم وڵاتەیە، ئەوانەی کە ئیشوکاری تایبەتیان لە شەو تا بەیانیە. ڕێز و خۆشەویستیم هەیە بێداری ڕاستەقینە ئەوانە. ئازیزان، پێشوەی ماڵئاواییتان لێ بکەم، کۆمەڵی خۆشەویست ئێستا لەسەر هێڵن بە ڕایەگەێنم کە ڕۆژانی سلێمان سۆما ئەگەر بە هەڵیان نەچوو بم دەڵێن بە دووبارەی کەمەوە کە ڕۆژان شەوانی دووشەممە کاتژمێر 10:30 شەو بەرنامەکەمان دەست پێکە و هەروەها ڕۆژانی چوارشەممەش بە هەمان شێوە 10:30 شەو بێدارانی شەو پێشکەش دەکرێت. هیوادارم کاتەکەی گونجاو بێ و ئەو خۆشەویست بتوان لەگەڵمانەوە. چای هەموو تامازەکەم ئەمجارش پێتان دەڵێم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، شەوتان پڕ بێت لە شادی و خۆشی و بەختەوەری، هەر شاد و سەرکەوتوو بن، شەو شاد.